لە چەند ڕۆژی ڕابردوودا گرتێکی ڤیدۆیی لە ناوتۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بووەتەوە کە تێیدا لە ناو بازاڕی سلێمانی لەلایەن کۆمەڵە کەسەوە هاوار لە ژنێک دەکرێت کە شێوازی پۆشینی جلوبەرگی جیاوازی هەیە. ئەم ڕووداوە بەشێک لە چالاکانی ژن و کۆمەڵگەی مەدەنی نیگەران کردووە و پێیان وایە ئەم جۆرە دژەکردەوانە پێکەوە ژیانی ئاشتیانە لە هەرێمی کوردستان دەخاتە مەترسیەوە و دەبێتە هۆی ئەوەی سنووری ئازادی تاک بەرتەسکتر بێتەوە. لە بەرامبەریشدا کەم نەبوون ئەو کەسانی لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکاندا هێرشیان کردوتە سەر ئەو ژنە بەو پاساوەی ڕێزی لە دابوو نەریتەکانی کۆمەلگا نەکردووە. بە سەرنجدان بۆ وڵاتانەی تیاندا پێکەوە ژیان بەهێزە دەردەکەوێت هەموو ئەو وڵاتانە چەند خاڵی هاوبەشیان هەیە. یەکەم، لە هیچ کام لە وڵاتانەدا هیچ ئاینێک ئاینی فەرمی وڵات نییە. دووەم، سەرڕای ئەوەی هەموو ئەو وڵاتانە سیستەمێکی ئەلمانیان هەیە، بەڵام ڕێز بۆ هەموو ئاین و بیر و باوەڕێکدا دەنرێت و هەر کەسێکیش بێڕێزی بە ئاین و بیر و باوەڕی کەسێکی دیکە بکات بەپێی یاسا سزا دەدرێت. سێم، هەموو ئەو وڵاتانە دیموکراسین و تێیاندا یاسا سەروەرە. چوارەم، لە هەموو ئەو وڵاتانە ئازادی تاک پارێزراوە. لێرەدا چەند وڵاتێک بە نمونە باز دەکرێت کە تێیاندا پێکەوە ژیان بەهێزە. ئەمریکا بە وڵاتی کۆچبەران ناسراوە، واتە زۆرینەی دانیشتوانی ئەمریکا لە وڵاتانی دیکەوە کۆچیان کردووە بۆ وڵاتە. ئەمەش بووەتە هۆی جۆراوجۆری کەلتوری و ئاینی و زمانی و ڕەگەزی لە وڵاتەدا. ئەمریکا وڵاتێکی ئەلمانیە و هیچ ئاینێک لە دەستوری ئەو وڵاتەدا بە فەرمی نەناسێنراوە، بەڵام لە یاساکانی ئەو وڵاتەدا ئازادی بۆ هەموو ئاینەکان دابین کراوە. هەر بۆیە ژنێکی موسڵمانی باڵاپۆش هەمان ئەو مافانی هەیە کە ژنێکی دیکە هەیەی. ئەوە لە کاتێکدایە لە سەدا 83 دانیشتوانی ئەمریکا مەسیحین و تەنها لە سەدا 1.6 دانیشتوانی ئەمریکا موسڵمانن. لە ئەمریکا هەموو کەسێک بۆی هەیە ژیانی تایبەتی خۆی دیاری بکات، لە جۆری پۆشینی جلوبەرگەوە بگرە تا دیاریکردنی ئاینێک بۆ خۆی. تەنانەت ئەوانی باوەڕیان بە هیچ ئاینێکیش نییە، نەدەسەڵاتی سیاسی و نە کۆمەڵگا بۆیان نییە مافەکانی پێشێلکەن. ئەفریقای باشوور ئەو وڵاتەی بەهۆی جۆراوجۆری ئاین و کەلتور و ڕەگەزیەوە بە وڵاتی کۆرکەزێڕینە ناسراوە. ئەفریقای باشوور تا کۆتایی هەشتاکان و سەرەتای نەوەدەکانی سەدەی ڕابردوو بەدەست جیاوازی ڕەگەز و نەتەوەییەوە دەیناڵان، بەڵام دوجار دوای ئەوەی نیلسۆن ماندێلا بۆ سەرۆکی وڵاتە ڕێگەی پێکۆژیانی گرتەبەر. لە دەستوری ئەفریقای باشووریشدا هیچ ئاینێک وەک ئاینی فەرمی دیاری نەکراوە. لە کاتێکدا لە سەدا 68 دانیشتوانی ئەو وڵاتە مەسیحین، لە سەدا 79 دانیشتوانەکەی ڕەشپێستن و لە سەدا 10 سپیپێستن و لە سەدا 9 ئاسیایین و لە سەدا 2 بەڕەگەز هندین. لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا هەموو ئەو پێکهاتە نەتەوەیی و ئاینی و ڕەگەزیەکانی ئەو وڵاتە ڕێگەی پێکەوە ژیانیان گرتوۆتە بەرەو. جگە لەوانەش تا ڕادەیەکی زۆر لە یاساکانی ئەو وڵاتەدا ئازادی تاک پارێزراوە. ئەم پێکەوە ژیانە بووەتە هۆی ئەوەی ئەفریقای باشوور بە خێراییەکی زۆر لە زۆربەی بوارەکاندا پێشکەوتن بەخۆیەوە ببینێت و لە ئێستاشدا بە پێشکەوتوترین وڵاتی ئەفریقا دادەنرێت. خۆرهەڵاتی ناوەڕاست. زۆربەی ئەو وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست کە جۆراوجۆری ئاینی و نەتەوەییان هەیە، لە ئێستادا کەم تا زۆر لە نێوان پێکاتەکانی ئەو وڵاتانەدا کێشەی پێکەوە ژیان هەیە. جگە لەوەش لە زۆربەی وڵاتانی ناوچەکەدا سنووری ئازادیەکانی تاک بەرتەسکە. لە ناوچەکەدا دوو وڵاتی لوبنان و تورکیا تا ڕادەیەک جیاوازن. لە تورکیا ئەگەرچی تا ئێستا پرسی کورد بە چارەسەر نەکراوی ماوەتەوە، بەڵام بەو حاڵەشەوە تا ڕادەیەک ئازادی تاک و ئاین بە بەراورد بە زۆربەی وڵاتانی ناوچەکە زیاتر پارێزراوە. لوبنانیش ئەگەرچی وڵاتێکی بچووکە، بەڵام 18 پێکاتەی نەتەوەیی و ئاینی جیاوازی هەیە، بەڵام زۆربەی دانیشتوانەکە بەسەر سێ پێکاتەی سەرەکی شیعە و سوننە و مەسیحیدا دابەش بوون. ئاستی پێکەوەژیان لە لوبنان بە بەراورد بە هەموو وڵاتانی ناوچەکە باشترە. ئەگەرچی لە وڵاتە ناکۆکی سیاسی هەیە لە نێوان پێکاتەکاندا، بەڵام ئەو ناکۆکیە سیاسیانە نەبووەتە هۆی ئەوەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێکەوەژیان بکەوێتە مەترسیەوە. هەموو ئەو نمونانەی باز کرا ئەوە دەسەلمێنن لە وڵاتێکدا هەرچی پێکەوەژیان بەهێزتر بێت و ئازادی تاک پارێزراوتر بێ، ئەو وڵاتە شانسی پێشکەوتنی زیاترە.